مارە دا دێت ینی دێتە دا ئەمەزرێ بەبێ مەلا بەڵێ دا ئەمەزرێ شەرت بێ من بە ئاشکراوە خەڵک بڵێم کاکە ڕادیۆ نەسیحەت مەوەتانی بۆیان بخەون لە ماڵەکانیان ئەجر باداشی لەوە زیاترە بچن لە مزگەوت تا خەڵک مەشغوڵ بکەن. بەڕاستی پشکی زۆری بەس بەریە هەوسەرک خێزانەکەمەکەوێکە زۆر هاوکاری منە. ئاشکرایە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەو پرسیارانەی کە دەکرێن زۆربەی پرسیاری ئاینین. من ئەمڕۆ بەسپاسەوە هاتوومەتە لای مامۆسایەکی ئاینی ئەو پرسیارانەی ئێوەی ئاراستە بکەم. ئەوش بەڕێز مامۆستا جاسم کەلاری مامۆسای ئاینی و وتاربێژ و پێشنێژی دیاری سنووری داری گرمیان و هەرێمی کوردستانیشە. مامۆساگیان سەلام عەلەیکوم، سڵاوی خوا لێ بێ، تەندروستی ئێوە چۆنە؟ الحەمدولله، سپاس بۆ خۆ باشین الحەمدولله. موسڵمانان بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا دەبێت خۆیان لە چی دوور بخەنەوە؟ طبعاً ئێمە دوو لایەنمان هەیە بۆ بابەتی خۆ دوورخستنەوە. یەکێک لەوانە بابەتە جەستەیەکانە کە بریتیە لە خواردن و خواردنەوە و شەهوەت کە ئەوە ئەسڵ و بنەمای ڕۆژووە، ئەوەی کە پێویستە خۆی لێ دوور بخاتەوە. ڕۆژوو بریتیە لە خۆ دوورخستنەوە لەو بابەتە ڕەوشتی و ئەخلاقیانە کە ئینسان بە زمانی یان بە چاوی یان بە دەستی ئازاری دەوروبەرەدا. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ المسلم من سلم المسلمون من يده ولسانه. مسلمان ئەو کەسەیە کەوا مسلمانان لە دەست و لە زمانی پارێزراو بن. ئیترە بێ زمانی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکی ترا فەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة أن يدع طعامه وشرابه. هەر کەسێک واز لە قسەی خراپ و کردەوەی خراپ نەهێنێ خوای گەورە مێرەبان پێویستی بەوە نیە دەمی بگرێتەوە و ڕۆژوو بگرێ. ئەسڵی بابەتەکە بریتیە لەوەی خۆی دوور بخاتەوە لە قسەی خراپ لە کارێک کەوا عەزێتی خەڵک بدە. مامۆستا باس لەوە کرد کە دەبێ خۆت بگریتەوە. هەندێک لە موسڵمانان بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا بە ڕۆژوو نابن، بەڵام وا خۆیان دەرەخەن کە بە ڕۆژوون. ئایا ئەمانە سزایان هەیە لە ڕووی شەرعەوە؟ من ناتوانم سزا بۆ هیچ کەسێک، چونکە سزا شتێکە باڵێ کاری پەروەردگار خۆیەتی. من داواکەم لەو کەسانی کەوا ڕۆژوشیان نەگرت و خۆیان وا دەرەبرن کە بە ڕۆژوون، خوای گەورە مێرەبان هیدایەتیان بدات و دڵیشیان وا لێ بکات کەوا ڕۆژوو بگرن و بەردەوام بن لەسەر دینداری خۆیان و لەسەر عیبادەت و تاعەت. بەڵام ئەوە ئەچێتە بابی ئەوەی کە کەسێک خوا نەخواست کردەوەی ڕیایی بکات، کە ڕیاییش تاوانی زۆر زۆر گەورەیە و عقوبەی زۆر زۆری لەسرە. پێم خۆش نییە لە قسەکەی منە ئەو مەفهومە و ئەو قسەی لێ دەربکەوێت کە برایانی بەڕێزکەوە ئیلتیزامی دینیان زەعیفە بەهۆی ئەوەوە ڕق لە دینەکە هەڵبگرن خوا نەخواست. من ئینشەڵڵا پەیامم بۆیان ئەوەتانێ کە مادەم کەسەکە دینەکەی لا بەڕێزە و پێی شەرمەکە بە ڕۆژوو نییە، ئینشەڵڵا لە داهاتوە خوای گەورە مێرەبان هیدایەتی بدا لە داهاتوە بیکاتە عەمەلێکی باش و بەردەوام ڕۆژووی تیا بکرێت. پەیوەست بەوە مامۆستا هەندێک بەتایبەت لە مانگی ڕەمەزاندا نوێژ دەکەن بەڵام دواتر سار دەبنەوە. پەیامی تۆ چییە؟ ئامۆژگاری تۆ چییە؟ بەڵێ وەڵای ئامۆژگاریمانەوەتانی نوێژ ئێمە خوای گەورە مێهرەبان ئەم دینەی ناردووە بۆ هەموو کات و ساتێکە. مانگی ڕەمەزان ڕاستە زیاتر دڵمان پەیوەستە کاتە خواوە، بەڵام ئەوەی کەوا گرنگ و پێویستە مسلمانانە بێت هەموو سات و هەموو کاتێک گرنگی بە بابەتی نوێژ و عیبادەت و تاعەتەکانیان بدەن. ئەگەر مرۆڤ نوێژی نەکرد سیلە و پەیوەندی لەگەڵ ئاسمانە ئابڕێ. باوەڕ ناکەم هیچ کەسێک لە ئێمە مۆبایلێک کە پەیوەندی لەگەڵ شەریکا نەمێنێ بیکڕە لە بازاڕە. تۆ ئەبیتە کاڵایەکی بێپەیوەست بە خاوەنەکەتەوە. نوێژ کردەوەیەکە هەمومان ئەبێت دەستی پێوە بگرین. گرنگترین عمل و کردەوەیە کە پێغەمبەر سەڵات و سلامی خوای لەسەر بێ پرسیاریان لێ کرد چ کردەوەیەک لە هەموو کردەوەکان باشترە؟ فەرمی الصلاة علی وەقتیها. فەرمی نوێژ لە هەموویان گرنگترە کە لە کاتی خۆیان بیکی. لەبەرەوە لە دوای ئیمان گەورەترین و پڕبایەخترین کار کە لە ئیسلامە گرنگی پێدراوە نوێژەکانە. بۆیە من نەسیحەتیانەکەم قەت دەستی لێ هەڵ نەگرن. ئەو پرسیارە ئاینیانەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆرترین جار ئاراستەی ئەوە کرێ کام پرسیارە مامۆستا؟ زۆربەی پرسیارەکان عادەتەن بۆ بابەتی ڕۆژوو، مەسەلەن کەسێک شتێکی بەکارهێناوە گومانی هەیە ڕۆژوەکەی شکاوە یان لە بیری چوەنانی خواردووە، ئەوەی کە پێویستە بە ڕۆژووە، یا کەسێک هاوسەری هەیە لە نزیکی هاوسەرەکەی بووە، ئایا ئەم کارەی کەوا لەگەڵی بووم ئایا کاریگەری لەسەر ڕۆژۆکەم هەبووە. زیاتر پرسیارەکان چێتە بابی زەکات و چۆنێتی زەکاتدان و
ماڵەکانمان ماوەیەکی تر لەمە داخل پرسیارمانەیە کە سەرفترە چۆن بدەین و چی بدەین و بەکێ بدەین و کەسە کە پێیەشە کێ و پرسیارەکان تقریبان زیاتر لە مانگی ڕەمەزانە لەوە کۆ بێتەوە. مامۆستا باسی سەرفتر کرد کە بەکێ ئەشێت ئەتوانین لێرەوە بڵین بە کورتی بەکێ ئەشێت. سەرفترە بەو کەسانی کە زەکاتیان پێشێت لە مەزهەبی جمهوری عولەمایە بەو کەسانی کە زەکاتیان پێشێت کە بریتیە لە فەقیر و مسکین و ئیسە زیاتر لە ساحەکەیە هەیە ئەو کەسی کەوا هیچی نییە یان کەسێک کە مسکینە خواردن و پێویستی هەیە بەڵام خواردن و پێویستەکەی بەشی ناکە بەشی پێویستەکانی ناکە ئەتوانرێت سەرفترەی پێ بدرێت. وەکە زانین نزیک دەبینەوە هێواشەوەش لە شەوانی قەدر ئامۆژگاریەوە چییە بۆ کەسانی کە موسڵمانن و بە ڕۆژوە بن و شەوانی قەدرش نزیک بووەتەوە لێمان. وەڵام من ئامۆژگاریم بۆیانەوەتانێ چەند ئەتوانی چاکەی تیا بکەی ئەوەندە ئامادە بەتیا ئەگەر ئەزانی لەمان ینی بەداخەوە ئیستا بابەتی شەونخۆنی بۆتە عادەتێک لە کۆمەلگای ئێمەیە هەندێک خەڵک هەیە خۆی شەونخۆنیەکە خەریکی فەیسبوک و ئەمانە بێ کاتێ بینێ خەڵک لە شوێنێک کۆ بۆ تۆ چ لەگەڵیان دانیشە سەیری فەیسبوک و وەسایل و شتەکە و نایە بۆ گوێگرتن و ئیسفادە. من نەسیحەتم بۆ خۆم پێش ئەوانە چونکە منیش هەروەکو ئەوان بەندەیەکم لەوانەیە تاوان و هەڵم هەبێ نەسیحەتم ئەوەتانێ هەر کەسێک لای خۆیەوە چەندێک ئەتوانێت لەم شەوانە چاکە و خێر و سەدەقە و ذکر و عیبادەت و گوێگرتن لە مامۆسای مزگەوتەکە و ئامادەبوونی قیام و شەو نوێژەکان ئەتوانێت ئامادەی بێت ئامادە بێ ئەگەر ئەزانێت چێتە ناو مزگەوت و خەریکی شتی دنیایی یان مەشغوڵکردنی خەڵک یا دەمەتەقی و قسەیان غیبەت و ئەوانە نەسیحەتمەوەتانێ بۆیان بخەون لە ماڵەکانیان ئەجر و پاداشی لەوە زیاترە بچن لە مزگەوت تا خەڵک مەشغوڵ بکەن. مامۆستا وەکە زانین ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزانداین بەشێک لە موسڵمانان قسەیان لەگەڵ یەک دینیە بەتایبەت هەیەە لەگەڵ دایک و باوکی کەس و کاری یاخود خوشک و برای بارەوە کارێک بێت یاخود برادەریشی ئامۆژگاریەوە چیە بۆ کەسانی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەی تر مانگی ڕەحمەتە ئاش بنەوە؟ ئامۆژگاری من فەرمایشتەکەی رسول الله صلى الله عليه وسلم لەسەر بێ فەرمێ رغم أنف رجل دخل عليه رمضان ثم انسلخ قبل أن يغفر له. فەرمێ دۆڕاوە کەسێک کەوا مانگی ڕەمەزانی بەسەرا بێت پاشان ڕەمەزان کۆتایی بێت و خوا لێی خۆش نەبوو بێ. من ئەمە ئەکەمە سەرەتای ئەو ئامۆژگارەی کە بۆیان پێویستە ئەوەیە کە برایان و خوشکانی بەڕێز مانگی ڕەمەزان هۆکاری لێخۆش بوونە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکە فەرمێ لە ڕۆژانی دووشەمە و پێنجشەمە دەرگاکانی بەهەشت دەکرێتەوە خوای گەورە و میهرەبان ئەفەرمێ لە هەموو بەندەکان لێخۆش بوون بۆ هەموو بەندەکان بنووسن ئیلا بۆ کەسێک کە شەریک بۆ من قەرارداوە بۆ کەسێک کە قسەی لەگەڵ کەسێکانیە. جا ئەگەر دەنگتان لە یەکدا بڕیەوە و عاجزی خەڵکتان کردووە مانگی ڕەمەزان هەلێکی زۆر باشە بە خۆدا چوونەوە پێشەوە جەژنتان بەسەرا بێ جەژن بە ئاشتی بکەن جەژن مەکەنە ڕۆژی ئاش بوونەوە لە مانگی ڕەمەزانە پێشەوە ڕەمەزان کۆتایی بێ لەیسەوە ئاشتی دروستکەن بەشکەم ئینشاڵڵا ڕۆژی جەژن بێتە ڕۆژی لێخۆش بوون. وەکە زانین مامۆسای ئاینی لەم مانگەیە فشارێکی زۆرەکەوێتە سەری ژیانی ئێوە چۆنە ڕاتەڕێەوە لەم مانگەیە بەتایبەت ئەبینین شەو نوێژە ڕۆژە پێنج فەرزەکەیە یعنی بەتایبەت ئێوە فشارێکی زۆر لە سەرتانە چۆن ژیانتان دابش کردووە لە مانگەیە بەتایبەت لەگەڵ خێزان لەگەڵ مناڵ؟ ئێمە لەوانەیە پلانی هەموو ساڵێکمان هەیە ینی بۆ هەمومانکەن بەڵام مانگی ڕەمەزان پلانمان زۆر تایبەتە و ئەگەر کەسێک خوای گەورە میهرەبان هاوسەرێک مامۆسایەکی ئاینی ئەگەر هاوسەرێکی زۆر باشی نەبێت پشتگیری بکە دڵنیا بە ناتوانێت هیچ کارێک بکە. ئیتر مامۆسایەکیش بۆ مامۆسایەکیش فەرقەکە. ئیسە من بۆ خۆم بە صیفەتیەوەی حوجرەی فەقێم هەیە و بەیانیان و ئێوارانیش وتارم هەیە بەیانیان مەسەلەن دوای نوێژبانی وتارێک و عەسریش وتارمەیە لە مانگە 74 وتار ئەدەمەوە لە مانگی ڕەمەزانە دەستم هەیە مەسەلەن هاوکاری فەقیرمان هەیە و خوێندنەوەمانەیە خۆ ئامادەکردنە ئەنجا ئامادەبوونی مەراسیم و نوێژ و شەو نوێژ و عیبادەت و تاعەتەکان و تەطبیقکردنی سونەتەکان هەیە. بەڕاستی پشکی زۆری بەس بەری هاوسەرک خێزانەکەمەکەوێکە زۆر هاوکاری من وا ئەزانم هەر کەسێک پێویستی بە پلانە لە ڕۆژانە بەڵام هاوکارێک پشتێک نەبێت پشتیوانت بێ قەت ناتوانی سەرکەوی بەسەر کاروبارەکانی ڕۆژانەتە. مامۆستا باسی هاوسەرێکی ڕەحمەتت کرد کە تووشت بێت باس لەوەکە ماوەی ڕابردوو زۆرترین قسە لەسەر ئەو بابەتە کرا کە تۆ باست کرد ئەوش هۆکاری ئەو بوو کە پێویست ناکە بڕێت لای مامۆسایەکی ئاینی ئەو بابەتە چۆن بوو کە زۆرترین قسە لەسەر ئەو بابەتە کرا؟ من نە فەیسبووکمەیە نە ئینستاگرام نە تیکتۆک نە هیچ هەر ئەسڵەن ئەپلیکەشنی لە ناو مۆبایلی منان نییە هەر سڕی ومەتەوە ئاگام لێ نییە چی وتراوە قسە و چی شتەکرێ لەبەرەوە خۆ مەشغوڵ کردووە بۆ عیبادەت لەم مانگەیە بەڵام ئەگەر هەر قسەیەک بکرێ من پوختەی مۆزوع ئەوەتانێ هەموو مامۆسایانی ئاینی ئەوە ئەزانن
لە ئەرکانی نیکاح و مارە بڕینە مەلایتیان نییە گشتمانەوە ئەزانین ئەوە شتێکە بەڵام مامۆسای من نەیشم وتووە مامۆسای ئاینی باتیانە بێ بەڵام پرسیارم لێکراڵێن ئایا ڕوکنە لە مارە ئەڵێم نەخێر بەڵام ئەگەر کەسانێک لە ڕوکنەکانی نازانن و علمیان پێ نییە مامۆسای ئاینی دێت بابەتی شیر ئەزانێ بابەتی مثلەن کەسێ بۆ کەسێ حەڵاڵە بابەتی عیددەی ژن جاری وا بووە مثلەن مامۆسایەکی شارەزا جارەوە مامۆسای ناوردووە شارەزایی نەبووە یعنی مارە بڕینی ژنێک کرا لە کەلارە پێش ماوەیە باوکمیان هێنابوو مامۆساکە پرسیاری نەکرد بوو ژنەکە لە عیددەی شەرعیا بوو بە ئیجماعی عولەمان مارە بڕینەکەی بەتاڵ بوو مەلایەکیش مارەی بڕی بوو دوای پەیوەندی کرۆ باوکمەوتی و کاکە بێ پێیان بێژە مارە بڕنەکە جایز نییە و با بیخەنە دوای عیددە و نازام چی مامۆساکە سوێن بخوا لە کەلارە شتە ڕوویدا باوکم ماوە شایدا ئەگەر بۆ ڕاستی قسەکانم باوکمتی چوو بوو تێماڵەکەوتی کاکە مارە بڕنەکەن وتی وەڵام من حەقم نییە دەینی هۆمیلی مەلاخوا ئەگادارە ژنەکەیان گواستەوە کە بە ئیجماعی عولەما مارە بڕنەکەی بەتاڵ بووە ئەسڵ لە مارە بڕین مەلایتیان نییە من نەمتۆ با مەلای تێ نەچێ من ئەسڵن چەند جار خۆمان بانگەکە نەچینە مەجلیسەکان دوو قسەی خێری تیاکەین بەڵام یەکێ پرسیارم تۆ پرسیارم لێ بکە بێژە ئایا مەلا ڕوکنە لە مارە بڕنێ ئەڵێم نەخێر مارە دا دێت ینی دێتە دا ئەمەزرێ بەبێ مەلا بەڵێ دا ئەمەزرێ ئەمە جوابی پرسیارێک بۆ لە معرضی ئەوە بۆ ئایا مەلا ڕوکنە لە مارە بڕینەیانە خۆ من نەبووتەوە مامۆسای ئاینی ڕۆڵیانە بۆ لە مارە بڕینە لە تەعزیە لە هەموو شتێکە من بە هیچ جۆرە قسەکەم نەکردووە ئیتر نازانم خەڵک چی ئەڵێن کەیفی خۆیانە من قسەیەکم کردووە اتفاقی هەموو علەمای لەسەر بڕۆن مەلایەک بێرن مقابلە لەگەڵ مەلایە ترا بکەن غەیری من با ڕەئی 100% لەگەڵ منە جیاوازە بێژە مامۆسایەک وتێتی مەلا ڕوکن نییە لە مارە بڕینە بزانە ئەوێژ ئەڵێ ڕوکنە بەڵام خۆ من نەمتوە حرامە مەلا بووە یا نابێ مەلا بووی ئەسڵەن مەلا بچێتە هەر مەجلیسێک و پڕبەرەکەتیەکە من ئەگەر مەلایەتی بە پیرۆستترین کار نەزانم مەلایەتی ناکەم بەڕەئی من لەبەرەوە مەلایەتی ئیشی پێغەمبەرانە سەڵات سلامی خۆیان لەسەر بێ لەبەرەوە هەموو پێغەمبەرەکان مەلا بوون مەلایەتی بە پیرۆستترین کارەزانم و هەر مەلا بچێتە هەر مەجلیسێ بەڵام ئەگەر مەلا بێ نەک مەلایەکی نەشارەزایان کەسێکەوە بە نەخوێنەواری خۆی کردوتە مەلا هەر کەسێک مەلا بێت و لە حوجرەی فەقیهەتی مەلایەتی خوێندە بێ بچێتە هەر مەجلیسێک مارە بڕین بێت تەعزیە بێ دڵنیان پڕبەرەکەتیەکە لەبەرەوە قسەکەی من هیچ پەیوەندی بەوە نەبووە بێژم مەلامەوەنە ناو مەجلیسەوە بەس ئایا مەلا ڕوکنە لە مارە بڕنە ڕوکن نییە لە مارە بڕنەوە جوابێکی فقیە بڕۆن پرسیار لە غەیری من بڕۆ مقابلە لەگەڵ 10,000 مەلای کورسانە بکەن ئەگەر یەک مەلا بەڵگەیەکی بۆ ماورد مەلا ڕوکنە لە مارە بڕینە شەرت بێ من بە ئاشکراوە خەڵک بڵێم کاکە ڕادیۆ بوو دەستخۆش بمەوەسا پەیامی تۆ لە مانگەیە ئێستەیش درەنگ نییە بۆ گەنجان بۆ کچان بۆ کوڕان پەیامێکی تایبەتێک هەبێ ئەگەر لە ڕێگەی کۆباسەوە بیگەین وەڵام من پەیامم بۆ گەنجانەوەتانێ خۆزگا من وەکو ئێوە بوایم ئیشم کەم وایە خۆزگایە مەجال فەراغێک بۆ شایەک لە کاتم بواە من ئەم ڕەمەزانە بەڕاستی پلانم دانا بوتم بزان ئەتوانم ئەم ڕەمەزانە ختمە زیاد کەم بڕوان پێ بکە پێم نەکرا ئەو ختمەیەکەوە ئەو قستەی کە هەمە ئەو حزبەی کە خۆم هەمایی خوێنم وتم ئەمساڵ هەوڵەدەم یەک ختمەی لەسەر زیاد کەم بیرم کردو لە دوو زیانی هەیە یەکێکیانەوەتانێت لە معنای ئاەتەکان تێناگەم و بیری لێ ئەبڕم یەکێکیانەوەتانێک کە ئیشەکانی ترم کرچ و کاڵە کاتەوە لەبەر خاتری ئەوە لەسەر حزبی پارەکەم بەردەوام بووم بۆ ختمەی قورئان ئەگینا حەزمەکەم ساڵ بتوانم دەختمە بکەم مەسەلەن بەڵام بڕوان پێ بکە لەبەر کەم کاتی نەمتوانی دەی تۆی گەنج ئەگەر ئیشت نییە و مەجالێک و هەیە و باوکو دایکت نەفەقەت ئەکێشێ و هیچ ئەرکی ئەمە ئەرکی مناڵمان لەسرە ژنمان لەسرە مزگەوتمان لەسرە محاضراتمان لەسرە ئەگەر مەجال تەیە ئیسەیش نەچووە بچێ کاتەکانتان تەرخانکەن بۆ قورئان نازان بێن لە مزگەوت فێر بن قورئان ئەزانی لە ماڵ 5 دقە مەجالت بوو قسەت لەگەڵانەکرێ یەکسەر بچۆ بەلای قورئانەکە واز لە مۆبایل و فەیسبوک و وەسایلەکان بێرن یەکمان خۆتان تاقیکەنەوە بزان چەند ئارامە بنەوە خۆ موفەقی من و ئێوەش بکە بەوەی توانین چاکەیت وەکەزانین جاجارە لە وتارەکاندا شعرێکەڵی یاخۆ هۆنراوەی بەتایبەتە و شاعیرانە پێمان خۆشە بە کۆتایی بەرنامەکەمان بە یەکێک لەو شعرانە بێت وەڵی لە پرۆتۆکۆلی مقابلەکەمان ئەمە نەبوو ئەگەر شتێکتان بوو تا ئێمەزەر شتێکمان حاضر بکردایە بەڵام نازانم شتێک نایەتە بیرم مەحوی ئەفەرمێ پرسرا حاڵم کە من کەوتم لەبەر پێیا درێژ ئەو وتی هەر سێبەری دیوم بووە سەرسام و گێژ تا لە دەوری لێوی ئاڵی خەتی سەوزی بوو عەیان عاشقانی جوملە وەک بەنگی دەبینم گێژوێژ وا مشەوەش بوو کە میحرابی برۆتی دی ئیمام ئیزنی خەڵقیدا کە دنیا ئاخرە بۆ دێنە نوێژ ئابڕوو ڕێژە ویساڵی یار و خوێن ڕێژە فراق عالەمی عشق و مەحەبەت هەر بڕێژە هەر بڕێژ کێ لە گوڵزاری نیشاتا گوڵبنی شیرینی ناشت
ئەو لە کۆساری غەما فەرهادی کردە لا لە نێژ هەر بە تیرێ کوشتمی هەڵیاوەسی میشی منی بەس لە کورتی بڕیەوە عمری مژە و زولفی درێژ نەبووە قەت مەحوی وتی بوونی من و تۆ پێکەوە حوسنە ئاوی زیندگی دڵ عشقاگرێکە دڵبرێش ئەوە ئەگەر تۆزێک تەتەڵی دەم کرد ئامادەی شتنەکەی سپاس دەکەم سپاس بۆ تۆش زۆر خۆشحاڵترم ڕەمەزان لە هەمولایەک پیرۆز بێ خۆی گەورە تاعات و عیبادەت هەمولایە قبول کات بینەرانی کۆباس ئێمە لەگەڵ مامۆستا جاسم کەلاری بەم شێوەیە دێینە کۆتایی بەرنامەکەمان هەڵبەتە لە بۆکو پێشتر ئاماژەمان پێدا زۆربەی ئەو پرسیارانەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەکرێت لە مامۆستایانی ئاینی ئەم پرسیارانە بوون و هیوادارین توانی بێتمان سوودێک بێەوەی بەڕێز بگەێنین هەرچەندە من دەڵێم وەکو مامۆستاش لەوانەیە ئەو قسەی ئەو بێت زیاتر مانگی ڕەمەزان مانگی خێر و بەرەکەتە ئینشاڵڵا نەڕۆشتۆ و ناڕوات هیوادارین هەمووان بگەڕێنەوە نێو مزگەوتەکان و هەمووان بگەڕێنەوە سەر ڕێگای ڕاست.